سڵاوتان لەبێت ئازیزانم، ئەمڕۆ پانکێکێکی تایبەت دروست دەکەین بە بەرهەمە ناواز و تایبەتەکانی کێنت. طبعاً سەرەتا پێویستم بە 2 دانە هێلکە هەیە، هەردوو دانە هێلکە کاکە منەو ئەو قاپەی کە پێویستم پێیەتی و پاشان پێویستمان بە ڤانێلای کێنتە بێت. طبعاً ڤانێلاکەی بۆنی زۆر خۆشە و لە هەمان کاتە زۆر بەقوەتە بۆ ئەوەی کە بۆنی ساردی هێلکەکە نەیەڵێت، بۆیە عادەتەن یەکەم شت کە دەیکەن ڤانێلا و هێلکە تێکەڵکەن بۆ ئەوەی بۆ ساردی نەمێنێ و دواتر پێویستمان بە شەکرە بێ، 2 کەوچک یان 3 کەوچک شەکریش بەکار بهێن و جوان تێکەڵیکە و دواتر 1 پەرداخ شیری تەڕ یا خۆشیری گیراوە بۆ شێوازە تێکەڵی بکە تا شەکرەکە لە ناوی دەتوێتەوە و دواتر 1 پەرداخ ئاردیشی بۆ زیاد بکە. ئاردەکە توانی 1 پەرداخ و 1 پەرداخونیویش بێ کێشەی نییە و دواتر 1 دانە پێکین پاودەری کێنت بەکار دەهێنم و جوان تێکەڵ یەکەم تا پێکین پاودەرەکە بڵاو دەبێتەوە و پاشان پێویستم بە هەندێک زەیتی زەیتونە بێت، بەڵام دووبارە هەر براندی کێنتە و پاشان تاوەکە ئەتوانی هەندێک زبدە یان سپڕای کێنت بەکار بهێنی یان ئەتوانی هیچیش بەکارنێنی ئەگەر تاوەکەت خۆی تایبەت بە پانکێک بوو. بەو شێوازە گیراوەکەی دەخەمە سەر و پاشان ئەم دی و ئەو دیوی دەکەم تا هەمووی جوان دەبرژێ و بەو شێوەیە دەردەچێ. طبعاً ئەمە شکڵاتی کێنتە تامێکی زۆر عجایب و تایبەتی هەیە، ئەتوانی لەگەڵ ئەوە بێگومان پێشکەشی کەیت و بیخۆی و پاشان جگەل لەم شکڵاتەیە شکڵاتەیەکی تریشی هەیە کە تۆزێک شلە، ئەتوانی لەگەڵ ئەوە پێشکەشی بکەیت و نۆشی گیانی بکەیت. ئێوەش ئەتوانن سەر سفرەکانتان یاخۆ سەر مێزەکانتان بڕازێنەوە بە بەرهەمەکانی کێنت کە بەرهەمی زۆر تایبەت و ناوازەی هەیە و هەمووشی یەک لە یەک خۆشتر و کوالێتی بەرز. بەڕاستی زۆر تایبەت بوو، بێ هەموو لایەک ناخۆش میوانم هات، پانکێکم بۆ ئامادەکردن و سەر مێزەکەشم بەو شێوازە ڕازاندەوە بێ هەموو لایەک ناخۆش.